تأثيرش يعني لا سرقم دور تأثير يعني لا يعنيش دور تأثير يعني ليش هجرتها؟ لك وبريالي كونغرس ده يمشي أمريكا وإسرائيل وإسرائيل وفيتنام يعني أو يزعل كندا أمريكا لنا. أجل كردستان العراق والعراق بقى وأنا كنت جرين لاي وأنا قاموا كوسيري. Ağza da yapıyor. Ağza da yapıyor. Kim yerde böyle? Kim yerde böyle? أغرب جروب سيدنا كده بنشوف جبنانا أغرب جروب سيدنا كده بنشوف جبنانا أغرب جروب سيدنا كده بنشوف جبنانا أغرب جروب سيدنا كده بنشوف دیارەکە ئەمڕۆ چواردەهەمین ساڵیاتی شۆڕشی ڕۆژئاوایە ئێمە هەمیشە لە سنتەری میترۆ بە پێویستمان زانیوە کە بە ئەرکی خۆمان زانیوە کە پشگیری بۆ ڕۆژئاوا دەرببڕین هەمیشە لە هەموو بارودۆخەکانە و ئەمڕۆژ هەم بە هەمان شێوە لە چواردەهەمین ساڵیاتی شۆڕشەکانە بە ئەرکی خۆمان زانی کە بین و سەردانی بکەین و چەپکە گوڵی پیرۆزباییان پێشکەش بکەین. ئەمڕۆ هەر بە بۆنەی چواردەهەمین ساڵیاتی شۆڕشی ڕۆژئاوا لە ڕێکخراوی خۆسەر لە شاری سلێمانی هەتاکو کاتژمێر 4 لێرە پێشوازی لە میوانان دەکەن. زەیتەرموز شورشی ڕۆژئاوا لە هەموو ئازادی خوازان لە هەموو کەسێن وڵات پارێز پیرۆز دەکەن و بەژنێ خوا لە هەمبەر شەهیدێن 19 تەموز دەتەوینن. ڕاستی 19 تەموز وەک یعنی بوونەیەکی کۆ تێدا کورد هەبوونی خوا ناساند و هەروەها ناسنامەی خوا هەندر سووریەدا پاراست بۆ وەسیلەیەکی کۆ کورد هەندر ڕۆژئاوای کوردستانێدا جیگای خوا بگرێ ناسنامەی خوا دەربخینێ و هەروەهاژی بەvê شێوازێ هەبوونی کورد هەندر سووریەدا هات مسوگەرکردن ji ber pêş 19 Temmuz di Sûriyede her navî Kurd nedihat diyarkirin her hebûnî Kurd nedihat diyarkirin ji bo wê ji bi şûreşê 19 Temmuz hem kar û xebatên ku wek gelê Kurd wek pêkhateyê Kurd ku hundir rûjava da kar û xebat dan meşandin kar û xebatê xwe jî li ser esasî wekhevî û netewa demokratîk dan meşandin her wiha lê tenişt wê azadiyê jin hat esas girtin ji bo wê jî em 19 Temmuz wek destpêkê şûreşê xwe dinasin û her wiha وەک دەستپێکی شوورەشی ژن تێناسین ئیرۆ دە چواردەمین ساڵیادی 19 تەموزدا کار و خەباتی و 14 ساڵ دەرباس بوون ئیرۆ ئەم دەبینن کار و خەباتێکی گەورەتر کار و خەباتێکی قورستر لە بەرامبەر مەیە ئەوە ژی مژار ئینتیگراسیۆنە دەموکراتیکە کۆ ئیرۆ ڕاستی دوی سالیاده دم امکانم بیشن انتگراسیون دموکراتیک انتگراسیون کی کو امتوانه بن به حکومتی و گوهز را کارو خبات بکن به حکومتی و گوهز را هبونه خابد ناساندن بدن قبول کردن به تایبت وک هزی جند هندر حکومتی و گوهز دا یعنی وک هبون هزکی جن یا پجاب به مسوگر کردن هم جن دملی خوی اداری ده هم دملی لشکری و
پروردهی ده جن توانه به هبون خامس و گربکی جبو وکهوی یعنی جیانا آزاد و وکهو توانه به کارو خبات خامس و گربکی بونه 14 سالیه دی 19 تموز ده هولی خوامان ده تشتکی جداتر بکن بلام جبر روشی هی جبرنا آرامی نفچه او هولتانی خوامان به پشوازی میوانان هات کرن ده هم پشوازی ده هم کسایت هم پارتی هم یعنی هم ریخستنین جن هاتن و خواندن ایرو ده سبه تا 5 ایواری اب پشوازی بردوامه و دیسان به وبونه همو لایکی پیروز دکن و یعنی اف شورشی هر کسی که هیدارم ام ده اف شورشه ده کارو خابات که گوره بمشاندن